براگەورای هەمومانە ئەلەم بەرامبەرە من هاتمە تەعارفم کردێ لەگەڵی ئینسانێکی ڕێکوپێکە عائلەیەکی محتەرەمن معروفن ناوێکە دەزانیم لای گەورای گشتمانە باو گشتمانە هەموو شاری خانەقین قەرزاری حاجی ساڵح ئەمە تازە ئەوەڵ مناوان بوو لە 1934 لەدایک بووم لە خانەقی لە جەلەوە من لەدایک پیا بووم کە ئەنەما عینە بۆ کامێرە پیا بووم 20 ساڵ ئەمر بۆ فلم کامێرەی سینەمای و سەنجیە جاری مسەوەریش نیم مەتەنە ضابوتێ ڕسم جوندێگێدی تامغەی من هاپشی لە بەسرەوە ئاهات بۆ خانەقی من بۆی ڕسم بگرم ناویسیانی خۆم لە جنسیە محەممەد ساڵح حوسێن محەممەد لای عالەمەگە ساڵح باجڵانە عام ساڵح باجان و ساڵح باجان مەشهورم بەر لە تقریبەن 65 ساڵ 70 ساڵ لەمێ پیا بووم ئەمە پێژین جەلەوە منطقەی جەلەوە ئەم بەر ئاو ئەمە پێژین حەوی گەورە مەشهور بوو لە خانەقی تقریبەن 45 ماڵ لە ناو ئەم حەوشە بوو ئەمە حجرێ بوو ئاوا ئەم حجرە هەم مەطعەممان بوو هەم هێن میوانمان بوو هەم خەفتن بوو و هەم گشتی لەناو ئەم حجرە 20 نەفەر کۆمەوە بوو قەوم و عەشرەت و چاڵێکمان کەندوو لە ناوڕاست دارمانە نابانی و دیوکەڵ و تەرتیبات و ئەمە خورمای وەرشان ئەوە هێلکەی وەرشان ئەوە گردەکە گوێدێ وەرشان لە ناو یەک حجرە گوزرانمان کردو زۆر خۆش و لەیسەی 100 قات خۆشتر بوو ئەمە تاریخ من هالەمێ چەند ساڵ وەم کۆڵانە هاتم چوون ئەمە نەو سەب نەو قڕ بوو باریک بوو شەکەمێ تەوسیە بوو هیچ بلا تەجوی تا حیوانێک پێی نەئەتوانێت ڕەت بێ بەس ئێمە گوزرانمان کرد 30 ساڵ لەمە گوزرانمان کرد خۆش بووە لە هاوسایە وەلینە مەنزەرەی خۆش بوو سەحی بوو ئەمە مەدرسەی مەنزەرەی بوو سعید ئەفەندی مدیری بوو ئەمە دیشی سەف بوو مەدرسەیە گەورە بوو یەکەم مەدرسە بوو لە خانەقی ئەوەڵ مەدرسە لە ئالیاوە بوو دومین مەدرسە لە خانەقی بوو ئەمە دومین مەدرسەی لە خانەقی من تقریبا لەمێ شەشم خلاص کرد لە یەکە و تا 6 لەمێ بوو لە دوای ئەوە تقریبا هاتیم لێرە باو ئەم ماڵێ سەند و 650 دینار وەڵا دی هاتمێ ناوی تەعمیرمان کرد و تەسبەت تقریبا 30 ساڵ 35 ساڵ لەناو ئەم حەوشە گوزرانمان کرد زۆر کەس هەیە ئێستا لە خانەقین ئەم خۆیان کردووە مردووە کوڕیان نەوەیان لەوانەیە باپیریان نەزانن باپیریان کێیە بەس بەڵام ساڵح باجەڵان حاجی ساڵح ئەو وێنانە لە لای خۆی کۆ کردوێتەوە هەشتێکی کەم نەکردی بۆ شارەکەی گرنگە فرە خانەقین شارێکی کوردی باشووری کوردستانە و سەر بە پارێزگای دیالەیە ڕوبەری ئیداری ئەم شارە 3950 کیلۆمەتر دووجایە لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوودا ژمارەی دانیشتوانی خانەقین بە نزیکەی
175,000 کەس مەزەندە دەکرا بەڵام بەهۆی هەوڵە بەردەوامەکانی ڕژێمی بەعس بۆ گۆڕینی سیما و ناسنامەی ئەم شارە و بە عەرەبکردنی لە ئێستادا داتایەکی باوەڕپێکرا و لەبەردەستدانیە سەبارەت بە سەرژمێری ڕاستەقینەی دانیشتوانی ناوچەکە. زۆربەی دانیشتوانی ئەم شارە کوردن و بە زاراوەی کەلهۆڕ قسە دەکەن. لە سەردەمی دەسەڵاتی بەعسدا بەشی زۆری کوردەکانی ئەو شارە دوورخرانەوە بۆ خواروی عێراق و لە ناوچە عەرەبنشینەکان نیشتەجێکران. یان دەرکران بۆ وڵاتی ئێران و ئاوارە بوون. جیا لە کورد ژمارەیەک عەرەب و تورکمانیش لە خانەقین نیشتەجێن. لە ڕووی ئاینیەوە زۆربەی خەڵکی خانەقین ئیسلامی شیعە مەزهەبن و بەشێکیشی سوننە مەزهەبن. جگەلەوە مەسیحی و سائیبی و مەندائی لە خانەقیندا هەن. پێشتریش جوولەکە لەو شارەدا ژیاون، بەڵام دوای ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل جوولەکەکان بەرەو ئەوێ کۆچیان کردووە. بچۆ مێژوو بخوێنەوە، مێژوغی ئەگاتەوە بۆ 4500 ساڵ پێش زاین لە سەردەمی ئەکەدیەکان ئەم شارە بووە. لە سەردەمی ساسانیەکان 226 زاینی هەتاک و 636 کە فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد لەسەر ئەم شارە، ئەو سەردەمە ئەمە ناوی ئێڵوان بووە خانەقین. ئێڵوان یعنی عەشرەتەکان. ئەگەر لە هەر کوێ عەشرەت بازی بووە و ئەمە بووە و شتۆمانە بووە، لێرە ئەو شتانە نەبووە. لە ساڵی 400 پێش زایندا کە یۆناکان گزین فۆنی یۆنانی کە کشایەوە لە وڵاتی باشووری عێراقەوە کە هات بەرەو ئێرە لە خانەقین مایەوە لەم شوێنە، ئەم شوێنە ناوی نا ئارت میتا، معنای ئەوەی یعنی دڵنیشین. ئەوجا لە سیاسەتی فتوحاتی ئیسلامی کە داگیری ئەم شوێنیانە کرد، تعریب کرا بە حەلوان. کیسرا کوڕی خەسرە و پاشایەکی یعنی بڵێ من دادپەروەر بوو، عادل بوو. نوعمان بن المنذر شاعرێکی خنکاند بوو، کوشت بوو. کیسرا هات لێرە لە ناو خانیەک لێرە حەبسی کرد، زندانی کرد. ناوی ئەو خانوەنرا خانی قین، یعنی چۆن ئەڵێ قینەگەم وەکو بغزێک لە دڵیا بوو دەرچوو، قینەکە دەرچوو. ئەو خانووە ئەو ماڵە خانی ناوی نرا خانی قین. خانەقین ناوچەیەکی زۆر کۆنی نیشتەجێبوونی مرۆڤە و بە درێژایی مێژوو چەندین جار ڕوبەڕووی داگیرکاری و ڕووخاندن و وێرانبوون بووتەوە. بەهۆی هەڵکەوتەی شوێنەکەی و بە پیتی خاکەکەی هەرزوو ئاوەدان کراوەتەوە. ڕووباری ئەڵوەن کە بە خانەقیندا تێدەپەڕێت یەکێکە لە هۆکارەکانی ئاوەدان بوونەوەی ئەم ناوچەیە و نیشتەجێبوونی مرۆڤ لەوێ. ڕووباری ئەڵوەن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەڵدەقڵێت، 120 کیلۆمەتری بە خاکی ئێراندا تێدەپەڕێت و 40 کیلۆمەتریشی بە باشووری کوردستاندا تێدەپەڕێت و دواتر تێکەڵ بە ڕووباری سیروان دەبێت. ئەگەرچی بە درێژایی مێژوو خانەقین چەندین ناوی هەبوو و پێیان ناسراوە، بەڵام ئەڵوەن یەکێکە لە ناسنامە هەرە ناسراوەکانی خانەقین و لەگەڵ ناوهێنانی ئەڵوەن خانەقینیش بیر دەکەوێتەوە. لە ساڵی 1860 جارێکی تر ئەم پردە کە ئێستا ئەیبینی من دروست کرد. یەکێ لە کچەکانی نادرشا ئەویشە بە بۆنەی چۆن بڵێ من زیارەتی شوێنە پیرۆزەکان ئەکەن، ئێرانیەکان کە هاتن زیارەتی شوێنە پیرۆزەکان ئەکەن وەکو کەربەلا و نەجەف و ئەمانە ئەم شێوە، یعنی ئەوە یەکێک لە ئەو هۆکارانە بوو بۆ دروستکردنی پردەکە، یعنی ئاوادانکردنی پردەکە کە ڕووخاندوو بیان. هەندێک کەس ئەڵێن پیاوە بە تەمەنەکان ئەیوت ئەم پردە بە ئاوی سەروپێ کردویانە، یعنی سەروپێ لەگەڵ گەچ و لەگەڵ خۆڵ و شتۆ ئەمانە تێکەڵایان دەکرد، چونکە ئەو زمانە چەمەند و شتۆمانە نەبووە، بەس لەوانەیە بزان یەک عەقڵێکیان بووە ئەو سەردەمەکە، تاکو ئێستا ئەمە لە چەمەندۆگەی ئەم زمانە قایمترە. بەس خەڵکی ئەڵێن بە ئاوی سەروپێ شتی کراوە و ئەم مینانە لە ناوی تێکەڵا کراوە و گۆشتەکەیشی بەشیان نەکردەوە سەر هەژار و کرێکارەکان. 5,000 کەس لەلێیان ئیشیە کرد. من
سەرەتا لە ساڵ 1920 پیاوێک یەهودی بوو جوولەکە بوو یعقوب ناوی بوو ئەو یەهودیە مسەوەر جوانێ بوو یعنی لەو وەختە یەکم بوو ئەو چوون نەما ئەو پیاوە جوولەکەگە نەما تەوفیق شۆنەکەی ئەوی هین کرد پەسەند کرد سەی تۆفیق شەمسیەکی بوو دوکانی نەبوو ئەچوو بۆ جەلەولا ئەچوو بۆ قزرەبات لە جەولا بۆ مەعاملات بیچک و گەورە و ڕسمیەگرد وە شەمسی کە ئەنەما کارەبایە فرە جواندەرێ کرد دوای ئەو خۆی عمری خوای کرد قوتبەدین شۆنی کرد قوتبەدین کوڕی نیشتە شۆنی قوتبەدین وەختە ئەوانە مسەوەر بوون مسەوەر نەبوو لە شەش تا شەشم خلاص کرد خەریک ڕسم بووم فکر مەشغول بەلای ڕسم و ڕسم مەکرد ئەوەنە فکرم نادا خوێندن و دەراست دوکانێکم نا لە بازار و ڕسمیان بۆ ماوەڵ بیچک شەمسی من وە مربعات گەورامەوە کرد و حەسب الوسول عالم ڕازیە کرد پێی سەلاح عەبدوڕەحمان جاف وتی کاکە وتما بەرادەر بووین وتی بۆ ناوی لە مسەوەر وتم کاکە من ڕەسامم و مسەوەر چی وەڵا ئەوە بوودی قانعمی کرد دەرمان مەرمانی بۆ ماورد و سندوق تەبعی بۆ ماورد و هەمعینەن شەو هاتە ماڵ و فێکارەمی کرد چۆن تەبعەکەم و چۆن ئەم دەرمانە ئەەکەم و تەحلیلات و ئینابلا فکرم لە مسەوەرەکە شکیابان مسەوەرەکە لە ڕەسامەکە سەردۆ بووم تەقریبەن ئەمە هین مسەوەری بۆ فەڵەستینی هاتە خانەقی تقریبا سێ مانگ دوامی کرد دوای سێ مانگە دوکانەکەی فرۆش من سندم لێی خۆی و بلۆجەکتەر وینی سندم لێ حالیمی کرد ئەمە ئاخر مۆدێل بوو لەو وەختە دائیمە جامەکان من لە نیمکار زیاتر کارم ناکرد دائیمە نیمکارد ئەمە ئەنێرە ئەمرە حەسب الوسول قاڵبەگەی کاهین و ئەمەش فیلمەغەیە لە دارکڕوم لە ناو حوجەی تاریک فیلمەغەم ئاڵشە کرد ئەم خستە ناوی ئاماوە دەخوارە و تەواو کابرا لە بەردەمی مەتەرەن ڕێکمە کرد حاضر فیلم ئەمە نەسما کرد تا نەسبە بوو ئەوسا ئەمە بوو ئەوسا ئەمە قاڵبی بوو ئەمە نەبوو ئەمەمە لەم ئاخرە هینم کرد خۆم تەرتیبا ئەمەلیاتم کرد وەختە ئەمە بوو ئەمە وەدەست ئەوەتە حاضر رأس أوا لكن إنسان أما نما وقت أمامها هاورد دي أما لدسها باشرة إن حركة كان الشيء رأس نواكل التقي أو شترة سرعة هم سرعة ذات الوهم و لە هەموو عێراق کە دامەزراوە لە دوای بەغداد لە خانەقین بووە لە ساڵ 1976 ئەمە لە جەریدەی ئەهالی نووسراوە یەکەم ئافرەت کە بچووە بۆ دەرەوەی وڵات بە مەبەستی خوێندن لە خانەقینەوە چووە لە ساڵ 1920 ئەویش ناوی ثەمینە بوو کچی تەوفیق ئەفەندی پێی ئەوترا یەکەم ئافرەت لە هەموو کوردستان بڵێ من کە لە سێدارە دراوە لەیلا قاسمە خەڵکی ئەم شارەیە سینەما ئەم شارە لە دێرزەمانەوە لە ساڵ سیەکانەوە سینەمای تێدا بووە سێ سینەما لە ناوی بووە سێ سینەما لە ناو خانەقین بووە و لە شوێنانی سینەما نەبووە کە لێرە سینەما بووە
هو بيودي خوم ناسي وتتبع كاميرا مثلا كاميرا سينمائي ودي باسبورتم در كردو دسم كردا سفرات بو خارج دائما كاميرا بيم بو جابو كاميرا بيم بو دائما اشوم فيلم مغر مثلا اما مثلا اما قشتي فيلم هيش مليمه اما قشتي سفراته اما قشتي افلامه اما قشتي امانه افلام قشتي يقدر نجي وزعمنا يعني. پەیوەندی مرۆڤ بە شوێنی لەدایکبوون و نیشتێجێبوونیەوە پەیوەندیەکی ڕۆحیە و دابڕان لێی زۆر جار برینی گەورەی ڕۆحی دروست دەکات. ڕەنگە هەر ئەمەش بوو بێتە هۆی ئەوەی ساڵح باجەلان دوای ئەو هەموو گەڕانە بە وڵاتاندا و بینینی ئەو هەموو شوێنە جیانەوەش ڕاگواستنی بۆ خواروی عێراق لە سەردەمی بەعزدا لە هیچ شوێنێک هۆقرەی نەگرتووە و گەڕاوەتەوە بۆ شارەکەی خۆی خانەقین. شي مصورة هي لعالم قشي والرقم كاركا مثلا جام رقم أونا جام رقم أونا جام أو رقم يشيل بيش رسمها المصرية بس من أم فكر مكربوتهم أم كابرا وقت الرسم بوي يقردو رسمي نما ومعاملات صار في كل رقم حبت نكد بيت أمام مشكلة يبوم نولا ناو سيانية مشواري وعشرة أما دي سهلة بوم اینجا چی بو جام او تا شوشه بو شوشه زور لی تلف بو لدوای و دکانگاش تکیه کرد و اینا کرد و منیش لما نوم و ترحیل بوم و زوری تلف بو. کۆکردنەوەی ئەرشیف و پاراستنی شتە مێژوویەکان ئەگەر بەشێکی پەیوەندی بە حەز و ئارەزووی مرۆڤەوە بێت بەشەکەی تری پەیوەندی بە خۆشویستنی ناسنامەی نەتەوەیی و مێژوویی ڕابردوو داهاتووی گەلەکەت و مرۆڤایەتیەوە هەیە. بۆیە وەختێک ئەو ئەرشیفە گرنگانە دەفەوتێن و لەناو دەچن جگەلەوەی برینی قوڵ لە دەرونی خاوەن ئەرشیفەکەدا دروست دەکەن بەشێک لە مێژووی ئەو میلەتەش بۆ هەمیشە ون دەبێت. کۆکردنەوەی ئەو ئەرشیفە دەوڵەمەندەی شارێک لەلایەن کەسێکی وەک ساڵح باجەلان ئەگەر خۆشەویستی و عشقێکی گەورەی لە پشت نەبێ کارێکی ئاسان نییە. ئەو کاتەی بەشێک لەو عشقە تیا دەچێت و دەفەوتێ دەبێت جیبرینێکی گەورە لە دەرونی ئەو عاشقە مەزنانەدا دروست بکات. ساڵح باجەلان عاشقە، عاشقی ناسنامە و مێژوو ڕابردوو داهاتووی نەتەوەکەی، عاشقێکی تەنیا. دەبێت چەند ساڵح باجەلانی تر لە وڵاتەدا هەبن و ئێمە نەیان ناسین. أيوتم برا أخب إيمان لخانقي إيمان لخانقي بيا بنجا خوم أجا باوجم بعيجم ليش ما لخانقي بيا بو لخانقي درمانا كين أيوتي إيوا غير مرغوب إيوا مرغوبني لخانقي على كل أنت رحيل ما كر شوار سال ترحيل بوم رزالتك جن شوار سال دم دي تواو دار ديام هيش ما هيش ونما تقريبا زور غراض من ناوتشو زور كاميرات من ناوتشو اي افلام قشر ناوتشو بدي تقريبا هفتا هزار جام هي والله إيوارا أنيش متابعني خور درسو من شش جام رتوش كريا إما قشتي وتعبتش قشتي وعقل وذوق رتوش مالك يصير رتوش نما يسأل عن رسم بولاي أبو كمبيوتر بنجا شقها قيو بنجا أوراها دمشوي تشاوي كويرة ويبدأ قبول كمبيوتر خاص يكاو ترتيباته قش الدقائق
ئەو دەرمان و ئەو هایپۆ ئیسەمالمان نەکرد و ئەو مظهرە ئیسەمالمان نەکرد ئەو وەرەق نازارە ئەیسە نەماوە لە من دوکانم فرۆش کە قیمەت نەما قیمەت بۆ فەن نەما. السلام عليكم. بخوا ئەزانێ وەختە دوکانم داخست یعنی عەزیزی بمردایە و نە قەهرم ناخوارد زۆر قەهرم تا بێژی یعنی هەنەم کردا دو هەفتەیە یەک ڕۆژ بکرد ئەلان جەماعەت ئەتێن لام ڕەفیقەکانم ئێژێن حاجی تو تاریخ خۆدت گوم کرد ئەی ئێمە هاتی مێلاد ئەی ئەنیشتی من قسەمان نەکرد ڕسممان نەگرت. ئەوانە هەڵم نەکردێن نە بۆ پارە هەڵم کردێ و نەیش یەک جاتی فکرم هەیە دوکان بکەمە و بەس هەڵم کردیە سەیری یەکەم ڕوحم تازەوە وێ تقریبان دڵم تازەوە وێ فکر قەدیمەکەم لێ. دای مناڵەکان وتی ئەلەوە ضابوتێ بووەتەوە ئەلەوە معلمی بووەتەوە وتم بۆ وتی ئەوانێ بەسن تەقاودیانەیە ئەی تو ئیسە چییە کە مان مەسەن بەیانبانی پیرەویت وتم ژیرەنگە ئەمە تەقاود من ئەم جامەی لە ئەم نەگەتفەی لەگەش ئەمە تەقاود منە وەلەو لە ماڵی شەو ناڕازین هەر ئێژن شۆنی گریە و ئەمە چییە و دیتا بووە چینە و ئێژم ئەمە تا من مامە مایە فکر خۆدان سا بکەن گشت مەڵەکە بۆیەوە ئەو ڕوکنە بۆ من ئەنەمە ئەمرا ئەتێم وەچم تەمەشایەکەم جارجاری پاگێکەکەم و تەمەشایەکەم و ئەچم ئەی بۆ مە ناو حەدیقەکە ئەی ڕسم هێن تەمەشای دارومارەکان پێەکەم و خۆشە. ئەمە بۆ ئیمامێگە لێرە وەک ئیمام عەباس بۆ خاتر ئەمانە وگرێ ئەمە شۆن کات کایان هی نەکرد و دەوریان نەکرد بۆ زمسان بۆ حیوانات ئەمە بۆ ئالیاوە چێ لە ئالیاوە ئەچێ بۆ ئەوایی باجەڵان. وەڵڵە یادگاری ڕسمەکان بۆ من گشتی بۆتە قەهر لە چونکە بۆتە قەهر ئەوە نەخۆش بوو ئەو خۆشیە لە دەستمان دەرچوو گشتی ئیسا کەمدە فکرم قەهرە خۆم.